ئەم لقمەیە ئەم ئادابێکی زۆر گەورەیە لقمەکە بۆ لای دەم ئەبان نەک دەم بۆ لای لقمەکە بێت ئەوە لە فەلسەفەی مرۆڤە لەناو هەموو ئاژەڵەکە هەموو حیواناتە با بکەن گیاندارەکانە مرۆڤ خصیصەیەکی هەیە کاتی خواردنە سەری بەرزە ئاتۆ سیرکەن زۆرینەی ئاژەڵەکان سەریان ئەکرێتە بن داوێنیان کاتی خواردن مرۆڤ نەبێت کەس بە سەری بەرزەوە هەندێک ئاژەڵەکانی تریش بەڵام مەسلەی وەستانی مرۆڤ و هێنانی ئەو خواردنە بۆ لای دەمی زۆر گرنگە نەک دەمی بەرێ بۆ لای خواردنەکە بڕواکەن هیوا هەیە نانەخواڵی شەقشەقەیە 50 جاراواتێتە پێشۆیەتە دووە هیچ زەرور نییە ئینسان خۆی گەورە ئاوای دروست کردووە کە سەری بەرز بێ بۆی خواردنەکە بۆ لای دەمیێن بیرکەرەوە ئەگەر چەند کەسێ پێکەوە نان بخۆن لەسەر یەک سفرە یەک سینی باڵێن خواردنێکی مشتەرەک هەموو جارێک کابرا سەر بەرێتە پێشەوە اینجا تێکە بخاتە دەمی لەو ئەچێل پارچە بکوێتە خوار لەو چێ مویەکی بکوێتە خوارەوە نە خواردنەکە ئەبا بۆ لای دەمی واضحە ئەوە ملاحەزە لە چایە لە خواردنەوە لە دائما دیقەتی ئەوە بن زۆر کە سینێکە تۆزە بەرە پێشەوە دەک خۆت بێنیتە پێشەوە ئەم ملاحەزە ئەو لایەنە ئەوە یەکێ لە ئادابەکان